لەو ڕۆژە سەختانەی کە تووشمان بووە هیچ جیاوازێک نەمایە نە لە ئەوروپا نە لەگەڵ کوردستان بگە لە دەرەوەم یان لە ناوڵات ئەرکەچی قورسی ئاینی و کۆمەڵایەتی هاتە بەرامبەرمان هەر یەک لەمە بەو پەڕی ئازاییەوە ئازایەتیە خۆت و خێزانت و کۆمەلگات و وڵاتە بپارێزی دڵنیابن ئێوەش ئەو ڕۆژە قورسانە تێدەپەڕی ڕۆژانی داهاتوومان گەلە گەشتر و جوانتر دەبی باوشەکانمان گەلە گەرمتر دەبی دەستەکانمان گەلە تونتر دەبی ساغ و سەلامەتی لۆ هەمووتان هەر شاد بن هەر بەختەوەر بن هەر سەرکەوتوو بن هەر بژی کوردستان هەر بژی کوردستان ڤۆیرۆسێک کۆرۆنایە مەترسێکە مەزنە و تەڤای جیهانی و تەڤای مرۆڤایەتیە بەگێتی کەسێک لەوێ جیهانێ ji vê metirsiyê parastinî ne. Lêstwê baredama parîkariya navbera dezgehên destsalatê hikûmetê û tevayê xelkî taybet ji rênimayî û pêgirîkirin Prêmnimayiyê Wezareta Tenduristî û hevkariya navbera Wezareta Tenduristî û tevayê dezgehên xizmetguzarî û taybetî dezgehên paqijiyê û dezgehên jîngehê ve û hevkariya navbera tevayê tex û çînê divê xelkî em şên heta astekî baş xwe ji vê nexweşiyê parêzîn. Anku rast e êşeka mezin e, gefeka mezin e, metirsiyeka mezin e, lê heman dem jî de rêkên xweparastinê ji vê nexweşiyê berdestin û bi sonahî jî deşên xwe jê parêzîn take rêk jî parastina paqijiyê ye, parastina jîngehê ye û pêgirîkirina rênimayiyê Wezareta Tenduristî ez divê bawerda me vê çendê deşên heta astekî baş û xelkê xwe û tevayên miroviyetiyê ji vê nexweşiyê parêzîn û xwedê harîkar û parêzvanê me hemişka bîtin tevayê cîhanê û tevayê miroviyetiyê parêzît. سڵاو عەزیزان و خۆشەویستان من بێلانی حەسەن گەلبیانیم موزیسیان و پرۆدیوسەر پێم باش بوو لەم کاتەیە وەکو هونەرمەندێک پەیامی کۆم بۆ دانیشتوانی خۆراگەی خەڵکی کوردستان بنێرم لە کاتێکدا نەخۆشیەکی ترسناک بەرەوشی هەموو جیهانی گرتووەتەوە جێگە دەستخۆشیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکاری تەندروستی زۆر شاشی بۆ هاوڵاتیان بەرجەستە کردووە هیوادارین هاوڵاتی هەست بە بەرپرسیارەتی بکە و ڕەچاوی ئەو ڕێنمایە تەندروستیە شاکانە بکە کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی بەرجەستە کردووە ئەمە لە کاتێکدا وڵاتە زلهێزەکان چەندین وڵاتی پێشکەوتوو لە جیهاندا نەیانتوانیوە ئەو ڕێکارە شاکانە بۆ خۆیان پەیڕۆ بکەن